ژمارەیەک ئافرەتی سۆرانن بەشدارن لە خولێکی فێربوون و لێخوڕینی ئۆتۆمبیل. لەنێو ئەوان تەمەنی جیاواز هەن و دەیانەوێت بە تەواوەتی ئامادە بن بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل. سۆران عێزەدین ڕاهێنەر و مامۆستای خولە ڕۆژانە بە شێوەی تیۆری و پراکتیکی بۆ بەشداربووان شێوازەکانی فێربوون و لێخوڕین و بەشەکانی ناو دەرەوەی ئۆتۆمبیل باس لێوە دەکات. یەکەم ڕۆژ سەرەتا ئەمە محازەرەیان پێ ئەدەین بەشەکانی سیارەی چنە سیارە لە چپێک دێت بەشەکانی ناوەوەی سیارە دەرەی سیارە ڕووناچەکان ناوبۆنیت پاتری ڕوون ئاو ئەوانە یانی کە پێویستن ڕۆژانە پشکنینی بۆ بکرێت پێش ئەوەی سایق کە سیارەکەی بجوڵێنێت. ئەمە تەنها فێربوون نییە تەنها ڕۆیشتنی سیارە نییە لایمە گرنگترینی ئەوەیە کە ئایا ئەو هێمایانەی لەسەر جادەن ئەوانە چنە ئایا ئەگەر جادەیەک هیچ هێمایەکی لێ نەبوو خێرایی چەندە ئایا ئەگەر لە سێڕیانێک ئەسوڕێەوە چ دەکەی ئایا ئەگەر سێ سیارە لە سێڕیان و چ دەکەی. خەمرین هەسنانی کە سەرپەرشتیاری خولە باس لە گرنگی و هاتنەپێشی ئافرەت دەکات و بۆ داهاتوش لە ڕێگەی خولی جیاواز دەیانەوێت پاڵپشتی ئافرەتان بن. خولێکی شۆفێریمان کردوتەوە کە 14 ئافرەت تێیدا بەشدارن و خولەکەش بۆ ماوەی 14 ڕۆژ بەشداری بەردەوامی ئەبێت و وەسپۆنسەری خولەکەش ئیدارەی سربەخۆی سۆران لە ئەستۆی گرتووە. حەلیمە و خەلات دوو لە بەشدار بوانن ئەوان سوودیان بینیوە و پێیان وایە هەموو کەسێک پێش ئەوەی ئۆتۆمبیل لێ بخورێت و بێتە سەر شەقام بەشداری خولی هاوشێوە بکات. حەزم کرد بەشێکی یاسایی فێر بووم فێرە ڕێنماییەکان بم شێوازی لێخوڕین بەشێکی یاسایی لە سۆران کە ئەو خولەش کراوە زۆرم پێخۆش بوو بەشداریکە. خولێکی ئاوا سوودێکی زۆری هەیە بۆ مەی ئافرەت بەتایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئێمە چەند ڕۆژێکە چەندەها ئافرەت توانیمانە سوودێکی زۆر ببینین لە خولێکی ئاوا بە سوود. هاتنەپێشی ئافرەت لە سەرجەم کایەکانی ژیان وای کردووە ئێستا ئەوان جگەلەوەی خاوەنکار و بزنس سەربەخۆ بن لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش دەرفەتی زۆر بۆ ئەو ئافرەتانە ڕەخسێنراوە کە حەزی فێربوونی شوفێریان هەیە. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی ئیدارەی سەربەخۆی سۆران.